20 کەس لە کەسوکاری نزیکی لێرە سووتان و گیانیان لەدەستدا. ئەو دەڵێت هیچ کات ئەو مەرگە ساتە تاڵا لە یادەوەری ناسڕێتەوە. و کەسوکاری شەهیدانیش وەکو کارێکی پێویستیان بۆ نەکراوە، هەچەند هەندێکیان هەر شەهیدانیان بۆ نەکراوە نەشە کراون شەهیدانی وەکو هاوڵاتی سێرکراون بە حەقەت ئەمە ناکاتە خوێنی و قەترەی خوێنی یەکێک لەو شەهیدان. بۆیە هیوادارین دەسەڵاتداران کاربەدەستانی بە تایبەتی ئەم سنوونە ئاوڕێک لەم شوێنە بدەنەوە. 9 ساڵە بەڕێوەبەری ناحیی سیروان هەوڵی جدی دەدات تا بیناکە بکرێتە مۆنومێنتێکی شایستە، بەڵام حکوومەت وەڵامی ناداتەوە و ڕووداوەکەی پشتگوێ خستووە. دەژڵێت بۆی ئاوەڕنەدانەوە لێیان کەسوکاری شەهیدانی بینا سوتاوەکەی سیروان ساڵانە بایکۆتی یادەکە دەکەن. یەکەم ئەم بینا بکرێ بە مۆنومێنتێکی شایستە کە ئەو خۆتان وەزعەکەی بینن. دووەمینیش کەسوکاری شەهیدانی ئەم بینا سوتاوە وەکو باقی شەهیدەکانی تر هەم موچەی شەهیدانە وەربگرن هەم ئیمتیازاتیشان پێ بدرێت. بەڵام بەداخەوە حتا ئێستا هیچ کامیان نەکراوە. نە بە جینۆساید ناسێنراوە نە قەرەبوویان بۆ کراوەتەوە لە ڕۆژانێکی وەک ئەم ڕۆژانە تەنانەت کەسوکاری شەهیدان ئامادە نین بێن لە مەراسیمەکانە بەشدار بن مانیان گرتووکەوە هیچ قەرەبوویە تەنانەت حکوومەتی هەرێم نەیتوانێت موچەیەکی شایستە بە کەسوکاری شەهیدان لەم شارە بچووکە بەڕەوا ببینێت. بینا سوتاوەکە قوتابخانە بووە و لە سەروبەندی شەڕی نێوان عێراق و ئێران سەدان خەڵکی ناوچەکە وەک پەناگە بەکاریان هێناوە. بەڵام تۆپێکی وڵاتی ئێران بەر بیناکە دەکەوێت و بەوەی بوونی ڕێژێکی زۆری سوتەمەنی وڵاتیان بیناکە دەتەقێتەوە و 200 کەس دەسووتێن و دایان کەسی دیکەش بریندار دەبن. بابەتی قەرەبوو ئەوە کەیسێکە لە بینی حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێما بەداخەوە هەتا ئەو لێکتێگەنیش تەواوە لە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێما نەگاتە ئاسێکی باڵا ئەو هەنگاون ئەوەیە تا ئەچە گرفتی موچە گرفتێکی گەورەی. بینا سوتاوەکە کە یادەوەریکی تاڵ و مەرگەساتێکی دیکەیە بەسەر خەڵکی ناوچەکەدا هاتووە، ساڵانە یەکجار دەرگای بیناکە بۆ مەراسیمێکی لاواز دەکرێتەوە. کەسوکاری شەهیدانیش هیچ ئیمتیازاتێکیان بۆ نەکراوە و قەرەبوو نەکراونەتەوە. بەشێکی قوربانیانیش تەنانەت بە شەهید دەژمار نەکراون. ئەوە ژوای کردووە بایکۆتی ساڵانەی مەراسیمەکە بکەن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیی سیروان.